ترامپ ایریشن بردوام ترکیه لباکور رجلات سوریه آگاهی داوی لدور کریزا عراق و هن مجارین دنجی. هەروەها ئەمڕۆ گفتوگۆیەکمان دەبێت لەسەر پرسی یەکگرتنەوەی هەردوو باڵی دیموکراتەکانی کوردستانی ئێران. سروکیبری امریکا دونالد ترامپ گفت کوی روزا چهارشنبه ماده 50 دستوری به کار آنی و دل پرسینا سیویلا نیویورک یا درج دل سر دانستاندن کارسازی آویدا برسو ندا. ترامپ صبح چهارشنبه گهشت اوفیسا دوزگرا گشتیا نیویورک لتیشا جیمز لدمجمره که شوندا دخوینی کداو گفت کوی رد کر برسو بده پرسان لگوری مافی کو دستور امریکا ده هر ولایتی که هر تشتی کو او دمال پرسینی دا بیجه ده کاره لدجیوی به بکار آنین ده دمکی دا کو لپرسینا جیمز ده خوزای خدا سویله دوزگران نافچه یا منهاتن لپرسینه که گناهکاریه یا لتنشتوی بره به ترامپ پشتی که جو اوفیسا دوزگر درکت به مدیا ایران ناخوی لپرسینا سیویل یا نیویورک جهلا دوزگرا گشتی لتیشا جیمز و تی ریوبرن و تیدا ادعاین که کمپانیا ترامپ نرخن مالن بها و دیندار و کار به دستن ورگرتنا باجان شاش کرنه. هر لدور سروکی بریت ترامپ و آگاهین هری داوین سردگرتنا اف بی آی یا هاوینگه هاوی یا فلوریدای قانوندانرین کوماری فشار وزارت داده دومینن دا کو سدمن بریارا لیگرین رونی بکن برسوکه که ترامپ بخواد کاره برسوه بده. امنها بهتر دزانن که اف بی آی چاو او بلگه نپنین ادعا کرید هندر مارالوگو یا دا دیتن. جبو آگاهین بهتر نها هفکاری ما دخیل شموج پیش کنگرس بمرایه دم باش دخیل تایرو چد و درباره دا حاضر کریه. دم باش صالح يعني ايروبي شامبو اسبديها ايروبي شامبو هناك آگاهی نو هاتنا اشکره کرن کاجبرچی اف بی آی لیکولین دمالا سروکی اف بی آی هلبت آژانسا لیکولین فدرالیه امریکیه لیکولین دمالا سروکی بردا لفلوریدا کریا نیوز ویک گوارکا نوچایا و لیکولینیا و پشکنینیا لامریکا و هندک نپنی یان هندک گوتین بری پشت راس کرنا ام گوه خوبنی کا نیوز ویک چی بیجا نیوز ویک دبیجا لما هاشش خزیرانه یکی آگهداری هنه لسروان داکیمنتین دمالا ترامپ دا گوتیا لیکولران کدبا پیتر داکیمنت نپنین پیوندی بکاری حکمتی و هین ده جهکی مالا ترامپ دبن. اوه پشتی دزگاه ها ارشیفان اجتماعی دیار کری که ترامپ 15 کارتونین گرتی جکوش کاسپی برنا مالا خواه لفلوریدا. دو مهان ده پیرا. پیتر جبیست کارمندین آژانسا فدرالی جارکادی چونه مالا ترامپ لمارالاگو و پشکنین لوان داکیمنتان کرکو سروکی با آوائه کی نقانونی جکوش کاسپی برنه. بگوتنا نیارن ترامپ. اف هجداریه که رنگا دنافوان داکیمنتان دا تشتک هبه نیشان بدا که رنگا سروکی بری تاوانک انجام دایا. بریوبری اف بی آی کریستوفر رای کو سروکی بری دونالد ترامپ بخوا او جبو بریوبریا اف بی آی دست نیشان کریه بسیار جوی هات کرن که جبرچی اف بی آی کتنا مالا سروکی بری و که او چه دی بیجا درباره گفین کوماریان لوی او نتشتكي جو از بكارم لسر بآخذم هون دكارن برسج وزارتي بكن لسر مجارا قفان از دبيجم جو از هر دم تندو تجي او قفن تنديه ين لدجي قانوني جمن خم او نيگرانينه لی رایدارین کوماری رجدیه دیکن که دوید اف بی آی و وزارت داده جی برسوا وان پرسان بدن وان پرسین ایمیلن هیلاری کلینتون جی اینانا روژاوی نابێ مە لە ئەمریکا سیستمێکە دواستیە دادوەری هەبێ چاواوێ بە سەرۆک ڕادانووساندن نەکرد وەک یاوێ بە هیلاری کلینتن ڕا دەربارەی ئیمێڵا وێدا کرد. وی هموی رو دال روژا کو سروکی بری دونالد ترامپ لنیویورک بو جبوکو لپیش دادورا گشتیا باجار بودمی 4 دمجمیران برسوا پسیارن بدا سبارتکار نقانونین کارسازیاوی و مالباتاوی.
ترامپ بەرسەفدانە پرسیارên دادوەرە گشتی ڕەت کردن و خوا لە پشت بەندا پێنجیا گوهرتنا دەستوری ئەمریکی پاراست ku maf heye bersivê neda. Helbet li meha îlonê bû di sala 2016 yan meha şeş xizîranê bibûre dema ku serokêberê li wî demî ku kandîdê komariyan bû bû hilbijartinên serokatiyê def avêt neyara xwe ya berbijêra demokratan Hillary Clinton ku wê jî ew mafê desturiyê benda pênc bikarîna dema bersiva dadwer û dadpirsan nedayê li ser mesela îmêlên xwe. Salih tu dizanî li wî demî hatibû eşkerekirin ku Hillary Clinton ji mareke îmêla hena bûye yan bi sedan îmêl û ew îmêl ji nav birine pisyar ji wî hatkirin heman pirs digel wê jî hatibû dubare. Baş dexîl divê demê de eger wabe çima yani em bibêjin Trump çawa dikare bersevnedana xwe şîrove bike roja îro. Yan tu dikarî bêjî çawa rewayiyê didewêne ew Trump dibêje bi kurtî niha êrîşek li ser wî heye ji alî ajansên federaliyên Emerîkî ve û ji alî helbet demokratan ve tu dibînî çend lêkolîn digel tê nekirin ew dibêje ev neyartiyeke li ser binemayên partiyatî yani partî û bîrûbawerên cuda cuda ev yek adûdwan jî komarî wesa bawer dikin ku niha ev hewl lê dijî Trump heye ji bo ku nikare bax خو کاندید بکش بو هەڵبژارتنین سەرۆکاتیین داهاتی. بەێ هەفکاری me دەخیلێ شەمۆتش پێش کۆنگرسێ مەرەبەی گەلەک سپاس. سپاس. بڕیاری دەستگای لێکۆڵینەوەی فدراڵی بۆ پشکنینی ماڵی سەرۆکی پێشووی ئەمریکا مشتومڕێکی سیاسی و یاسایی لە ئەمریکا دروست کردووە. بەڵێن ساڵح لە بڕگەی ئەم هەفتەیەی لەگەڵ ڕووداوەکاندا پێداچوونەوەیەک بە پەرستەندنەکانی ئەم دۆسیە دەکاتەوە لەگەڵ میێوانەکانیدا. ئەم کاتتان باش دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی لە هەنگاوێکی بێپێشینەدا وەک پەرسەندنێکی گەورەی دۆسەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021 ماڵی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دەپشکنن و 15 سندوق بەڵگەنامە لە ماڵەکەیدا دەبن. کۆشکی سپی دەڵێت بڕیارەکەی FBI بڕیارێکی یاسایی بووە و هیچ پەیوەندیەکی بە کۆشکی سپیەوە نەبووە. سەرۆک و کۆشکی سپی لە راپۆرتی میدیاکانەوە ئاگاداری ئەم پشکنینەی FBI بوون وەک هەموو هاوڵاتیانی ئەمریکا. پێشوەخت ئاگادار نەبووین. سەرۆک بایدن لەو کاتەوەی هەڵبژێراوە تا ئێستاش وەزارەتی داد سەربەخۆیانە کاری خۆی دەکات و سەرۆک بایدن بڕوای بە سەروەری یاسا هەیە. کاردانەوەی توندی لایەنگران و هەوادارانی کۆماریەکان لەسەر ئەم پەرسەندنە زۆر بوو بە ئەندازەیەک ئەگەری ڕوودانەوەی تند و تویژی بە دوور نەدەزانرا. جێیەک بۆ توندوتیژی سیاسی نییە لە وڵاتەدا. خەڵک مافی دەنگ بەرزکردنەوەی هەیە بە شێوازێکی ئاشتیانە. بەڵام ئێمە ناڕزایی دەردەبرین وەک چۆن زۆرجار دەرمان بڕیوە و سەرۆکیش زۆرجار بە هەمان شێوە ئەو ناڕزایەتی دەربڕیوە بەرامبەر هەر هەوڵێک و هەر شێوازێک کە ڕەفتاری توندوتیژ ئامێز لەخۆ بگرێت. دوابەدوای ژمارەیە دانیشتنی لیژنەی لێکۆڵینەوەی کۆنگرس و هەروەها لێکۆڵینەوەکانی وەزارەتی داد سەرۆکی پێشووی ئەمریکا دەڵێ ژمارەی پێوانەیی شکاندووە لەو هەوڵانەی بۆ دادگاییکردنی دەدرێن. هەوڵەیەکم لەم ماوەی ڕابردوودا پێیوتم من لە مێژووی وڵاتەکەماندا لە هەموو کەسێک زیاتر دراوم بە دادگا. ئەوجا منیش بیرم لێ دەکردەوە هەرچەندە زۆریش کاتم نییە چونکە زۆر دەدرێمە دادگا. جا لەبەر خۆمە وتم لەوانەیە ڕاستیش بکات ئەمە چێ کارە ساتێکە. ئەم ناکۆچی و ئاڵۆزیە یاسایی و سیاسیانی ئێستای ناو ئەمریکا لە کاتێکدایە هەروە دێ و نزیک دەبینەوە لە هەڵبژاردنەکانی میدتێرمی کۆنگرێس کە بڕیارە لە مانگی یازدەی داهاتوودا بکرێت و زۆرێکیش لە چاودێر دەڵێن دەکرێت بەرەنجامەکانی ئەو هەڵبژاردنە ئاماژەیەکیش بدا بەوەی لە هەڵبژاردنەکەی 2024دا کامیان دەچنەوە کۆشکی سپی کۆماریەکان یان دیموکراتەکان.
کامران کوردی شارەزای کاروباری ئەمریکا میوانی ئەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کامران سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. بە یەکەم پرسیارم ئەوە بێ لە پاش ئەو پشکنینەی لە ماڵی ترامپ کرا لە ئەستانی فلۆریدا چاوەڕوانی پەرەسەندنی زیاتر و گەورەتر دەکرێت لەم دۆسەیەدا؟ چاوەڕێکرێت ئەگەر ئێمە هەر سەیری ڕاگەیاندنەکان بکەین دوای ئەوەی ڕۆژی دووشەممە کارمەندانی فیدرالی دەستگای فیدرالی لێکۆڵینەوەی فیدرالی FBI کە سی ئەیجنت بوون کارمەند بوون و هەڵیان کوتاوەتە سەر شوێنی حەوانەوەی یا مارەلاگۆ ترامپ بە تۆمەتیەوەی کە بۆ نمونە 15 باکسی تایبەتی کە بڵین داکیومنتی نهێنی تایە کە ئێمە لە بیرمان بێت سەرۆک مافیەوەی هەیە کە بتوانێت هەچ داکیومنتێک هەبێت ئەوەی کە نهێنی بێت ئەتوانێت دژە نهێنی بکاتەوە ینی ڕای بگەێنێتەوە بۆ ڕایگشتی. هەریە سەر کاردانەوەکان زۆر تون بوو بۆ نمونە سیناتۆرەکان و بۆ ڕیپابلیکەکان هەر لە کێڤن مەکارتی هەر لە مچ مەکانێڵ هەمیان ڕەتدانەوەیشی توندیان هەبوو بۆ نمونە مچ مەکانێڵ ئەڵێت خەڵکی ئەمریکا حەقی خۆیەتی بزانرێت بۆچی لە پێناو چیا بۆچی ئەم کارە کراوە. کێڤن مەکارتی کە بەرپرسی کۆماریەکانە ئەوڵێت ئەمە مەترسیەکە کە بۆ نمونە دەستگاکان بەکارەهێنرێت ئەکرێنە چەکێک دشت بە نەیارانی سیاسی. باشە کە کامەران ئەگەر یارمەتیم بێ لێرەدا پرسیارێک ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی دەڵی سەرۆک مافی خۆیەتی ئەو بەڵگەنامە نهێنیانە لە لای خۆی هەڵگرێوەکەی ویستی ئاشکرایان بکە بە پێی چ پێوانەیەک ئایا ڕێوشۆنێکی تایبەتی هەیە کە ئەو مافە بە سەرۆکی ئەمریکا دەدا یاخوو پێویستە ئەو ڕێوشۆنانەی کە دانراون بە هەماهەنگی بێ لەگەڵ دەستگا نیشتیمانیەکانی تری ئەمریکادا؟ کە سەرۆکی وڵات ئەڵبەت ئێستا دانالد ترامپ سەرۆکی حالیە ئێستای نییە بەڵام کاتێک کە سەرۆکە مافیەوەی هەر داکیومنتێک بێت بەو مەرجەی مەترسی نەبێت بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەتوانێت ئەو داکیومنتەر لە بواری نهێنی لابات و ئاشکرای بکات. ئەمە یاسایەکە و پاشە بۆ نمونەیمە لە ئەمریکا پابلیک ئینفۆرمیشنمانەیە هەموو کەسێک من و تۆکو هاوڵاتیە دەتوانین بۆ نمونە هەچ دەستگایەک لە هەر شوێنێکمان هەبێت فۆرمێکە داوای ئەەکەین و زانیاری گشتی هەیە لەبەرەوەی ئەبێ زۆر گرنگە بزانین لێرە حکومت ئیش بۆ خەڵکەکات خەڵک ماف و شەرعیەت ئەیە بە حکومت نەک بە پێچەوانەوە بێت بۆ نمونە سیاسیەکان ئێمازانین هەمیشە ئەکرێت کە بۆ نمونە دەسەڵاتیان بەخراپ بەکاربێنن و هەروەها تێبگرێن لە دۆسیەی گەندەڵی کە بۆ نمونە ئێساکە دیموکراتەکان ترامپ بەو شێوەیە تۆمەت بارەکەن هەر لەبارەی تاکسەوە کە تاکسی ناوە ئەو تا حالیە ئێستا لە نیویۆرک داواکاریەک لەسەر ئەوە هەیە کە بیاتە چونۆی بۆ بکەن لە جۆرجیا داواکاریەکی تر هەیە کە بۆ نمونە هەوڵی یاوە هەڵبشاردنەکان بەلاڕێدا بڕوات. ئێمە بینی نێو خۆشتان لە راپۆرتەکەتانە زۆر باش ئاماژەتان پێدا ئەتوانین بڵین ترامپ تاگە سەرۆکی ئەمریکایە زۆرترین لێکۆڵینە و لێپرچینەوەی لێکراوە هەر لە سەرەتای دەستگاکانەوە بینیمان. بەڵام کامەران هەتا ئێستا هیچ سەرۆکی تری ئەمریکا هێندەی دانالد ترامپ وەکو ئەمریکاییەکان خۆیان دەڵێن مشتومڕی هەمی ئاسایی و هەم سیاسی نەناوەتەوە وە کۆنگرێسیش ینی بەپێی ئەو دەسەڵاتی کە هەیەی مافی ئەوەی هەیە لە سەرۆک پێچێتەوە. باڵانسمان هەیە کاک بەڵێن لە بیرمان بێ یەکێک لە جوانیەکانی ئەمریکاوە هەیە سێ دەسەڵاتەکە لە یەکتری جیاکراوەتەوە و بۆ مەبەستەش لە یەکتری جیاکراوەتەوە چاودێر من بەسەر یەکتریەوە بۆ ئەوەی هیچ دەسەڵاتیشان نەتوانێت ڕەوی و تاگڕەوی بکات بۆ نمونە ئەگەر سەرۆک بێت تاگڕەوی بکات و دیکتاتۆریەت وەک لە دنیای ترا ئەیبینین بەڵام ئەم هەوڵانەیەکی ئێستاکە ئەیبینین یەکێک لە مەترسیەکان ئەوەیە بۆ نمونە تۆ بچی شوێن نەیارەکەت بکەویت لە ڕووی یاسایی و دەستگاکان دژی ئەو باشە بینیمان ئێمە لە ڕابردووە دانالد ترامپ تاکە سەرۆکی ئەمریکا 2 جار ئیمپیچ کراوە بۆ ئەوی لە ئۆفیس لا بدرێت بەڵام سەری نەگرتووە بینیمان پێشتر بگڕینەوە هەمیشە تۆمەتبار ئەکرا بەوەی ڕەشەن گەیت ئەوەی کە ئەبینین کە بۆ نمونە ئەیجنتێکی سەر بە رووسایە 400 ملیۆن دلار لە کۆنگرێس لە تاکس پەیەرمانی واتە باجی خەڵکی سەرف کرا چەندەها مانگ و ساڵ لێکۆڵینەوە کرا نەیانتوانی یەک بەڵگە پێشکەش بکەن کە بۆ نمونە تۆمەتباری بکەن و دەری بکەن و لە ڕووی یاساییە بەسەریا بێتەوە ینی خۆی بە زمانی خۆشی ئەیڵێت تاکە سەرۆکە بۆ نمونە زۆرترین پەلاماری سیاسی دراوە لەلایەن نەیارەکانیەوە. بەڵێ کامەران من دەگەڕێمەوە بۆ لات کۆماریەکان ئەم پەرسەندە نەگەر بە هەوڵێکی سیاسی ناودێر دەکەن بەڵکو تانەش دەدەن لە سیستمی دادوەری ئەمریکا.
ئێستا بۆمان دەرکەوتووە لە دادوەری ئەمریکادا یەکسانی نییە و لەسەر بنچینەی خواستە بۆ بەدووکەوتنی کەسێکی سیاسی و نێارە سیاسەکانت پێم وایە مەهەڵەیە شتێکی بێپێشی نەکرا بەرامبەر بە سەرۆکێکی پێشوو بۆچی لە سەرۆکیان نەپرسی کە شتێکیان دەوێت و لەوانەیە لە ماڵەکەیدا بێت بە دڵنیایەوە دەیدانێ کۆماریەکان داواش دەکەن لە کۆنگرێسدا لێکۆڵینەوەکردن دەست پێ بکات لەسەر FBI تا بزانرێ پاشخانی ئەو بڕیاری پشکنینە لەکوێوە سەرچاوەی گرتووە. بە دڵنیاییەوە ئەو پەرسەندە دەبێتە مای لێکۆڵینەوەیەکی بەرچاو لەسەر FBI لە کۆنگرێسدا ئەوەی ڕوویدا بێپێشینەیە و لە دەرەوەی ڕوانینی هەموو کەسێکدایە کە دادپارێزی سەرۆکی ئێستا قایل بێت هەڵبکوترێتە سەر ماڵی سەرۆکێکی پێشوو کە دەشێت ببێتە کاندیدێکی سەرۆکایەتی لە بەرامبەر سەرۆکی ئێستادا. کە کامەران بەڕای جەنابە لە پاش ئەم هەموو پەرسەندانە دەرفەتەکان لە بەردەم داناڵد ترەمپدا چەندن بۆ ئەوەی جارێکی تر ببێتەوە بە کاندید وەک خۆی چەند جارێک بەڕاستە خۆ بە ناڕاستە خۆش ئاماژەی پێکردووە هەوڵ دەدا لە 2024 بێتەوە بە کاندید. هەیە ئێستا کە بۆ نمونە لەسەر شەقامی سیاسی ئەمریکا بۆ چوونیشان کە بۆ نمونە دیموکراتەکان هەمیشە داوایان کردووە لە ڕووی یاساییەوە ترامپ لەو کارانەی کە کردوێتی بەلای ئەوانەوە بۆ نمونە یاساشکێنیە یا تاگڕەویە یا قوتەکانی لێپرسینەوە لێپرچینەوەی لێ بکرێت کە دیموکراتەکان هیچ کەم دەرخەمیان نەکردو کردویانە بۆ چوونی بەرامبەر کە کۆماریەکانن بۆ نمونە لە 30 کاکدا لە هەڵبژاردن یا ڕاپرسیە 69 کۆماریەکان لەگەڵ ترامپن لە کاتێکا دیسانتێس پارێزەری فلۆریدا لە 129 هێناوە کە بۆ نمونە ئێمە بینین کات بەڵێن زۆر گرنگە هاوڵاتیان و ئەو بەڕێزە بینەرانە بزانن لە چ سەردەمێک و زەمانێک کارژین ئەمڕۆ ئێمە لە مانگی 11 چەند مانگێکی ماوە هەڵبژاردننی مترمەکرێ هەموو کۆنگرێس کە 435 کورسیە جاریشتر هەڵبژێرنەوە 35 ئەندامی سێنت لە 100 دانیان لە بەردەم هەڵبژاردنەوەیان 39 پارێزگا هەڵبژێرێتەوە لێرە ئێمە بینین جۆ بایدن لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەو پەیمان و بەڵێنانە یاوێتی هەر لە نرخی گازەوە هەر لە هەڵ ئەوسانەوە کە 40 ساڵی ڕابردوو شتیوانە بۆ هەمومان بارودۆخی ئەمریکا ئەبینین و ڕیکۆردی ترامپیشمان لە بەردەمایە 4 ساڵی سەرۆکایەتی چی کرد بۆ نمونە لە ڕووی یاسایی بۆ نمونە لە ڕووی سیاسەتی دەرەوە هیچ شەڕێکی هەڵ نەگیرسان ئیدامەی نێوە لە ناو خۆشە بەپی هەندێک لە ڕاوەرگرتنە گشتیەکانە هەر لەم ماوەی ڕابردوودا چە پەرسەندێکی تر لە پەیوەندی بە هەڵبژاردننی میتێرمەوە دروست بوو یەکێک لەوانە بۆ نمونە بڕیارەکانی دادگای باڵایی ئەمریکا بوو پەسەندکردنی ئەو بەرنووسە ئابوووریەی کە سەرۆک بایدن پێشکەشی کرد هەندێک لەو ڕاوەرگرتنە گشتیانەی کە ئەنجامی بەلاییان تا ئێستا بڵاو کراوەتەوە پێدەچێ هاوکێشەکەی گۆڕی بێ و لە بەرژەوەندی دیموکراتەکان کەوت بێتەوە. سیەکانیش پیشانە جۆ بایدن کەمترین ڕێژەی قوبولکردنی هەیە پێڵێن ئەپروڤ ڕێی لە خوارسیەوەیە بۆ نمونە بۆ کەسێک کە لە بەردەم میدتەرماوێەوە ئێمەوەش بزانین بە پێی مێژووی ئەمریکا هەمیشە هەڵبژاردننی ناوەن میدتەرم کە لە 2 ساڵی سەرۆکایەتیە ئەکرێت ئەو هێزەیە ئەو حیزبەی کە سەرۆکایەتیان بەدەستەوەیە کورسیەکان زۆر لە دەستیان لە بەروی خەڵک ئەو 2 ساڵیان هەیە و دایما خەڵکی ئەمریکی بە دوای لێپرسینەوە ئەکەن پێشببینی ئەوە ئەکرێت کۆماریەکان بە دەنگێکی زۆرەوە بە پێچوانەوە بگەڕێنەوە کۆنگرێت و داهاتوش لەوانەیە ئەم هاوکێشەیە پشتڕاست بکاتەوە و خۆیان ئەڵێن ئەو کاتا توانن ئەمانیش دەست بکەنەوە بە لێکۆڵینەوە و لە بیریشمان پێ کەیسی هەندەر بایدنمان ئێمە هەیە و هەروەها کەیسی هیلەری کلینتنیش هەیە 30,000 ئیمەیل کە زۆربەی داکومنتی نهێنی هەبووە لە شوێنی تایبەتی خۆی بەکاری هێناوە کە لە سیستەمی حکومەتە و هەروە بەڵێ زۆر بە کورتی ئەگەر پێمی بڵێ ئەگەر هاتوو کۆنگرێسی ئەمریکا بڕیاریدا داناڵد ترامپ دادگایی بکرێ کاریگەری دەبێ یان ناتکایە زۆر بە کورتی بگەڕینەوە کەیسی مێژومان هەیە بۆ یوجین دێبسمان هەیە یوجین دێبس کە بۆ نمونە کاندیدێکی سەرۆکایەتی بوو ساڵی 1900 لە ناو سجنا بوو و دادگای و هەروەها جان گۆردنیشمان هەیە لەویا کاندید کرایەوە بۆ نمونە فێدراڵێک دادوەرێکی فێدراڵی وتی ئەگەر فێڵنی یعنی ئەگەر بشتیتە ناو سجنەوە ڕێگری لەوە ناکرێت کە بۆ نمونە نەتوانی خۆت هەڵبژێریت بۆ پۆستی سەرۆکایەتی. بەڵێ کاکامەران سوپاس و پێزانینم بۆ بەشداری لە بەرنامەی بڕگەی لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سپاست دەکەم ئەلبەتە ئازیزان سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە دەگەڕێنەوە لای کورد کۆنێکشن پاش ئەم ناوبڕە. دەنگێ ئەمریکا
جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka, bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. وزارت درڤیا گراوا خسر تایوان روجا پێشەمê got ku Taywan modela yek welat û du sîstem ya ku Bêjîn vê hefteyê pêşniyar kiribû red dike. Berdevka wezaretê ji wan û di konferanseke rojnamevanî de li Taypiya paytext got tenê gelê Taywanê dikare biryara siberoja xwe bide. Wê got Çîn serdana seroka Encûmena Nûneran ya Amerîka Nancy Pelosi bû Taypiyê wekû behaneyekî ji bo afirandina rastiyeke nû ji bo tirsandina gelê Taywanê bi kar tîne. Çînê ku got ku artêşa wê karûbarên cûrbecûr li derdora Taywanê qedandine û nobedariyên rêkûpêk pêk tîne ku dibe nîşana bi dawî anîna rojên lîstokên şer bide lê di heman demê de Bêjîn dê fişara xwe li ser gravê bidomîne. Nancy Pelosi dibêje Amerîka dê rê nede Çînê ku Taywanê aysole bike. وەزارەتی دادی ئەمریکا ئەندامێکی لەقی دەرەوەی سوپای پاسدارانی ئێرانی بە پلانگێڕی بۆ کوشتنی جۆن بۆڵتن تۆمەتبار کرد. دادگای ناوچەی واشنگتۆن دیسی بە پشتبەستن بە بەڵگەکان ڕایگەیان کە ئەم ئەندامەی سوپای قودسی ئێران بە ناوی شەهرام پورسەفی کە بە مەهدی ڕەزایی ناسراوە لە ڕێگای بەکرێگرتنی چەند بکوژێکەوە هەوڵی کوشتنی ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتمانی ئەمریکای داوە. بەڵگەکان ئاماژە بەوە دەکەن کە تۆمەتبارەکە لە ڕێگای بەکرێگرتنی چەند کەسێک و پێدانی $300,000 لە هەوڵێکدا بووە کە جۆن بۆڵتۆن لە مەریلەند یا واشنگتۆن بکوژێت. لە بەیاننامەکەدا هاتووە کە پێدەچێت مەبەز لەو کارە تۆڵەی کوشتنی قاسم سوڵەیمانی فەرماندەی قودسی سوپای پاسداران بێ کە لە ژانوێی 2020دا لە بەغداد لەلایەن ئەمریکاوە کوژراوە. دوا بە دوای بڵاوبوونەوەی هەواڵەکەش جەیک سۆلیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی کۆشکی سپی بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ئاماژەی بەکاردانەوەی پێشووی ئیدارەی جۆ بایدن کرد بەرامبەر بەو جۆرە ڕێوشوێنانە و ڕایگەیان ئیدارەی بایدن لە پاراستن و بەرگریکردن لە هەموو ئەمریکیەکان لە بەرامبەر هەڕەشە و تێرۆردا ناوەستێت. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. مقتەدا سەدر ڕایگەیاندووە کە دادگای باڵا یەک هەفتەی ماوە بۆ گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی بۆ هەڵوەشاندنەوەی پارلەمان. بۆ زانیاری زۆرتر لەمڕۆوە دەڕۆینە لای پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لە گەرمیانەوە. دڵشاد ئەو کاتت باش دەزانی دڵشاد وەک دەزانی سەدر دوای داوای خۆپیشاندانێکی دیکەی کردووە لە دوای نوێژی هەینی و هاوکاتی چوارچێوەی هەماهەنگی بە هەمان شێوە دەیانەوێ بێنە دەرەوە. پێدەچێت شتێکی گەورە ڕوو بدات بەڕای تۆ لە دوای نوێژی هەینی؟ بەڵێ دیارە وەک ئاگادارن کە لە دوای خۆپیشاندانەکان و هێوربوونەوەی دۆخی عراق چاوەڕوانەکرێت سبەینی هەینی جارێکی تر بارودۆخی عراق ئاڵۆز ببێتەوە. بەتایبەت سەدر داوای لەلایەنگرانی کردووە کە سبەینێ بڕژێنە سەر شەقامەکان و چوارچەوەی هەماهەنگیش داوایان لەلایەنگرانیان کردووە بە بیانووی پاراستنی دام و دەستگا دەوڵەتیەکان و شکاندنی شکۆی پەرلەمان سبەینی خۆپیشاندان بکەن. دیارە سەدر دوای کشانەوەی پەرلەمانتارەکانی لە پەرلەمانی عراق ئەکرێ بڵین کە لەلایەن زۆرێک لە چاودێرانەوە بە هەڵەی استراتیژی ناوە برێت، چونکە سەدر کاتێک لە پەرلەمانی عراق نەکشابوویەوە ئەیتوانی ئەم داواکاریانەی کە ئێستا داوایەکات بە ئاسانی جێبەجێ بکات، بەتایبەت هەڵوەشانەوەی حکوومەت و هەڵوەشانەوەی پەرلەمان و گەڕانەوە بۆ هەڵبژاردننی پێشوەخت. ئەو کات لایەنەکانی نێو
چوارچەوەی هەماهەنگی بۆ ئەمە ئامادە بوون بەڵام ئێستا سەدر کە لە گۆڕەپانەکە کشاوەتەوە ئەو دەرفەتەی بۆ چوارچەوەی هەماهەنگی قۆستووەتەوە یاخود ڕەخساندووەوە چوارچەوەی هەماهەنگی گۆڕەپانەکەیان بۆ چۆڵ بووە کە حکوومەت تەشکیل بکەن بۆیە لە ئێستادا سەدر هەموو هەوڵەکانی بۆ ئەوەیە کە چوارچەوەی هەماهەنگی حکوومەت پێک نەهێنن و دوای بەیاننامەکەی سەدر چوارچەوەی هەماهەنگیش بێمنەتانە ڕایانگەیان کە دەبێت لایەنە کوردیەکان خۆیان ئامادە بکەن بۆ دیاریکردنی سەر و کۆمار و پەلەکردن لە پێکێنانی حکوومەتی عێراق بۆیە چاوەڕوانەکرێت سبەینە جارێکی تر بارگرژیەکان و خۆپیشاندانی هەردوو لاسەر هەڵبداتەوە بەتایبەت کە چوارچەوەی هەماهەنگی ئامادە نییە کە خواستەکانی سەدر جێبەجێ بکات و سەدریش ئەم پەنابردنەبەر شەقام و پەنابردنەبەر کارتی جەماوەری دوایین کارتێتی کە ڕەنگە سەدر بە ئاسانی دەستبەرداری ئەمە نەبێت تەنانەت ئەگەر دۆخەکە بگاتە ئاڵۆزیش بۆیە لە ئێستادا دۆخی عێراق گەڕاوەتەوە چوارچەوەی سەرەتاوە گەڕاوەتەوە ئەو مینەی کە خۆپیشاندانی هەردوو لە سەر دڵشاد کەواتە مەبەستت ئەوەیە کە لەوانەیە چوارچێوەی هەماهەنگی قبول نەکات کە با بڵێن پەرلەمان هەڵبوەشێتەوە؟ کێشێکی تکنیکیمان هەیە لەگەڵ پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیانەوە کە دەنگی نایێت هیوادارم ئەگەر دەنگەکە دروست ببێتەوە دووبارە لەگەڵمان بێتەوە بەڵێ لە ژووری کنترۆل پێیان ڕاگەیاندم کە پەیوەندەکە پچراوە. سپاس بۆ دڵشاد. زلامێکی بریتانی کو بە ئەندامبوونا شانەیەکە ڕەواندن و کوشتنê ya Daişê ku bi navê Beatles tê naskirin hatibû tawanbarkirin piştî ku vegeriya Brîtanyayê bi tawanên terorîzmê hat sûcdarkirin. Polîsê ku lêpirsînên dijî terorê li Brîtanya bi rêve dibe bi fermî navê wî wekû Ayn Davis danasîn û got ku ew di nav destê polîs de ye. Polîs got ku wan Davis girt piştî ku ew li balafirgeha Luton bi geştekê ji Tirkiye da ket. Tê iddiakirin ku ew endamê şaneya Daişê bû ku bi dehan dîlên biyanî li Sûriyê di navbera salên 2012 û 2015 de girtin û ji ber tevokên xweyên Brîtanî ji aliyê dîlê wan ve wekû Beatles dihatin naskirin. Çar endamên Beatles bi revandina herî kêm 27 rojnamavan û xebatkarên alîkariyê yên ji Amerîka, Brîtanya, Ewropa, New Zealanda, Rusya û Japonê tên sûcdarkirin. Tê gotin ku destê wan di kuştina rojnamavanên Amerîkî James Foley û Stephen Sutcliffe û herwiha xebatkarên alîkariyê Peter Kasig û Kayla Moller da heye. کوردانی سووریا ئیدانەی هێرشەکانی سوپای تورکیا دەکەن بۆ سەر قامیشلۆ و هەندێک ناوچەی نزیکی سنوورەکە و داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە بەر بە هێرشەکانی تورکیا بۆ سەر خاکەیەکەیان بگرن. لە ئەنجامی تۆپبارانەکانی دوێنەی تورکیا ژمارەیەک لە دانیشتوانی ناوچەکە بوونە قوربانی و زیان بە ماڵ و مڵکەکانیان کەوتووە. Roja çarşemê dehê tebaxê bi sedan iştecîhên bajarê Qamişlo cangoriyên Hesedê got encama êrişekê bi balafireke bê pîlot ya artêşa Tirkiyeyê de jiyana xweşdest dan û xir kirin. Di heman demê de dirûneke Tirkiye otomobîleke li nêzî gundê me li Spat li başûrî bajarê Qamişlo armanc kir û di encamê de sê kesan jiyana xweşdest dan. Kulana Kurdên Qamişloyê bi tundî êrişên Tirkiyeyê şermezar kirin û bank hêzên navdewletî kirin got destwerdanê bikin û rê li ber gefên şer ên Tirkiyeyê bigirin. Şînî taxa Cirnikeyê bajarê Qamişloyê Salah Ehmed gu roja yekê ji êrîşan topek li ser mala wî ket. Dibêje ji ber topbarandina Tirkiye hevser û keça wî birîndar bûne. Dora da saet sê heta sîn heta çawa dabû sînî heta çawa dabû û medegê topa gelek top dengeya çêbûn hasiyem tirsan zaro seyê neh zarok cem bûn ên bûn ê birayên bûn ê xwam û seyîl cem bûn û dengê topa gelek hat rasiyem tirsan. از داوای خورش تغلیم گو قربان کازوره بخودی دنگو توپا گرفتی و ام ترسن و تین زیکی مت کردن تلفن خدانی و اسکت مهندرودا و توپا کات الجنب کات
بردوامی اخافتنا خود بریز احمد داخواست جواکا نافدولتی دیگه گو ایریشن ترکیه لسر سویلان راوستینه. انزانم يعني شمت خوازين زانم دي والله شرنا بلشيا هذا شر بلشيا ما فيش نخاف شيء ابنا دابينا مدنيه ومدنيه تبجن ما نخاف شيء ابنا ما نشربنا افتف شرابنا دول شرنا بلشيا وتابجنا منطقيه في الدهن ده قذفات المنطقه مكتن ويا مازن هي مازن خد الجنبكت لا لي اكيد نشتجهن باجير ديار دكنجو ارمانجا تركيا اوغو هرم جو كردان فالابكه سناء محمد شتاخه ميسلون يا باجاري قامشلو يدبيجه دویری خسلین جهانی ما فی مروان روشاوان بر چعور بگرن ریندن ترکیه گو آرامی هرمی تک ببه 24 ساعة تركيا ململي ما بظن شولا كفن أميشنا سر شعبيكي خانية ما يا وعردي ما يا كاور جيراني ما يزينا زاروا حمبرين داربون أردوغان دعوات شلمت كي كابس في بيجم قاي دولة دينا كامل المتحدة كانين كاكورمان جا شكري حتى في قحري 24 ساعة خويني درجين حتى كنجي لالیه که نریفبریا خواسریا باکور و جلات سوریه درباره زدبونا ایریشن ترکیه جواکا نافدولتی و هیزن گارانتور این آگربستا اکتبر 2019 هشیار کرد. ریفبریا خواسر داخلیانی که ده بانک جواکا نافدولتی کرگو دستوردانی بکه و ایریشن ترکیه راوستینه. هجای بیرخستنه یا گو هیزن سیاسی کرد سوریه بریا داخلیانی لسر مالپرین خو ین فرمی بانک لنتوین یکبوی کرنگو با آوای که لزگین دستوردانی دروشا هیده بکن و ایریشن ارتشا ترکیه لسر هریمان راوستینه. زانا عمر دنگی امریکا قامشلو جبو آگاهی بهتر درباره ایریشن ترکیه و مترسیا کووان ایریشان دناو خلک هریم درست کریه و درخصیه پیش پیامنیر ما زانا عمر جی قامشلو مرایه دم باش زانا جبلی اف بانگو داخوازن که ریوبری و پارتیین سیاسیین لبیجن باکور و جلات سوریه در دخن تشتکی رجلی لسر عرده کرنه یعنی کمبون سردان دوی درباره ده کرنه جبور راوستان وان ایریشان بله دم باش صالح شخوا ج دمن دسپیک دین و ایریشا ام دتی کلید نشبو ورگرتنا هن آگاهیان درباره وان ایریشان و تفکر دیپلماتیک آن حقوقی جبو راوستاندنا وان ایریشان جیدرن تایبت جریوه بریا خسر و هیزن سوریا دموکراتیش بود دنگی امریکا تکس کرنگو او لگل های پیمانی ناف دولتی شر دیجی داعش ده وک امریکا تایبتی گارانتوری آگربستا اکتبر 2019 و لگل روسیای گارانتوری پیمانا سوتشی دجفن او تتكليه دنا دحر دقيقه او روشي دشوبين لغوري وي جدرجي قد بيتر او غارانتور دخوازنگو استا توندي داخلين ايرو هنكي بدنگي هي اللي بريا دسبيكرنا برنامه بچند دقيقان ديمنك جاليه هز سوريا ديمقراطيك هاد وشاندن تدا روکیتک آویتیه لشکر ترکیه 23 لشکر لگوری نوچیا هیزن سوریه دموکراتیک هاتنه کشتن لگوری هسته او برسوا روا لدیجی او ایریشنگو پیک آنینه مروف نزانه نها پشتی بلاکرنا و او کیجان او کنگی چه بویه او برسوا هسته روجی لگوری و نها ندیاره و چاوا بله هر حال اونا دبیجنج یعنی او برسوین واجی دناوا سینورین باکروجلات سوری دانه تجاری او دبیجن وان سینورین ترکیه در واسنه کرنه و ایرش لناوا ترکیه پیکنه آنینه زانه ام دزانن که ترکیه پلانا اپراسیونه که دکل آلی روج آوای چمی فوراته باشه ریوبریا خواسر و برپرسن کرد لوی داره چاوا شیروه دکن وان ایریشان لآلی روجلات چمی فوراته يعني او ايريشن روجلات يعني باكور روجلات سوريه بتايبتي روج افاي ويجي هنا يعني الملي روج هلاتي وي اف بدخينين دنرخين جو انجاما بيمانا رونشتنا يعني جو رونشت بيمانا ك يعني هفكرنا كفشارتي دبغو هبد نافبرا روسيا وتركيا ده وجو او دفر جو لراستي تو باراندنتين برانيا خو او دفر جو روس اللي ويدري هاتنا بلافكرن بيشتي فكشادنا هيزن امريكي يا سال 2019 بتايبتي هن دفرين دن يعني سينوردار دنافبرا تربسبيه و چلاغه او دفر هيزن امريكي لورن
دگوتن حتی الگوند تلزیوانی هن آگاهی دگوتن گو هن عسكر الامريكي نزيكي وي درجي هبون لي اف خوندنا في بتايبتي بناف دكنگو دباگو هفكرنا كه شرطي نافرا روسيا وتركيا دبا نخاصم گو همان دميده الاليه تفاصيل ل گوندواري ادلبي هن شرو بفچون نافرا رژيما سوريا و اوبسيون جقدارن اوبسيون جدهنه و اليه كي وي وقت تفس نها تكسكنون لي تيگوتن هاتي كنترول كنش عليه رژيم ده انگو وكشاندنا هزن تركيا اجدبنه خوج اليه گريسبي دباگو وك وگوهرنك جياب نافرا روسيا وتركيا ده بله پامنيري مازن عمر تشقا مشلو مرابي جالكس باس حزبی دموکراتی کوردستانی ایران وەک یەکێک لە کۆنترین حیزبە کوردیەکانی ئێران کە لە ساڵی 1945 دا دەستی بە چالاکی کرد نزیکەی 16 ساڵ لەمەوبەر واتە لە ساڵی 2006 دا بەهۆی جیاوازی تێڕوانین لە چۆنیەتی بەڕێوەبردننی ئەو حیزبەدا تووشی لێکدابڕان بوون و دوو حزبی دموکراتی کوردستانی ئێران حەتکا و حزبی دموکراتی کوردستان حەدەکی لێکەوتەوە لە دوای ئەو دابڕانە کۆمەڵێک هەوڵ بۆ یەگرتنەوەی هەردوو باڵی دموکرات دران کە لە ئەنجامدا ماوەیەک پێشستا لەلایەن هەندێک لە بەرپرسانی هەردوو لایەن ڕاگەیەندرا کە دانوستانەکانیان بۆ یەگرتنەوە گەیشتوەتە ئەنجام بۆ زانیاری لەسەر ئەم پرسە محەممەد نەزیف قادری جێگری دووهەمی لە پرسراوی گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێرانمان لەگەڵە. کاک محەممەد نەزیف پێش هەموو شتێک سڵاو سپاسم بۆ ئامادەبوونتان دەمەوێت ئەوە بپرسم لە کاتێکدا کە کاک خالدی عەزیزی وەک ڕێبەری حزبی کوردستان لە چەند شوێنێکدا یەگرتنەوەکەی با بڵێن پشڕاست کردوێتەوە هەروەها چەند بەرپرسێکی ئێوەش ڕایان گەیاندووە کە هیچ ناکۆکیەک لە نێوانتانە نەماوە ئەی هۆکار چییە کە ئێوە وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران تاوەکو ئستا بە فەرمی ئەو هەواڵەتان ڕانەگەیاندووە ئایا لەلایەن با بڵێن وڵاتێکی وەک ئێران و لە ژێر فشاردان بۆ ڕانەگەیاندنی ئەو هەواڵە؟ زۆر سپاس لەگەڵ سەڵاو و ڕێزمان بۆ جەنابەت و ستافی بەرنامەکەتان ئەوەی کە پەیوەندی بە پرسی یەکگرتنەوەی دیموکراتەکانەوە هەیە و ئاماژەت بە ئەو فەرمایشەی کاک خالدی عەزیزی کرد کە ئەو هەواڵەی پشتڕاست کردووەتەوە منیژە تەئید یەکەم وایە پرۆسەی یەکگرتنەوەی دیموکراتەکان لە ڕاستیە هەموو بڕگەکانی خۆی پێواوە و تەواوی ئەو خاڵە ئەساسیانەی کە لە چوارچێوەی گفتوگۆی ئێمە لەگەڵ هاوڕێیانی حیزبی دموکراتی کوردستان بووە بە ئاکامی دڵخواز گەیشتووە ئێمە لە کۆبوونەوەیەکی ڕەهبەری هەردوو لامان ئەو بابەتەمان تاوتوێ کردووە و هەمومان تەئیدی پرۆسەی یەکگرتنەوە و ئەو پرۆتۆکۆلەمان کردووە کە هەیئەتەکانی دیالۆگی هەردوو لە بە ئەنجامیان گەیاندووە بۆیە ئەوەی کە ئەگەڕێتەوە سەر ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئێمە هیچ گوشارێکی دەرەکیمان لەسەر نییە و ئەوە ئەگەڕێتەوە بۆ سەر کۆمەڵێک ئەرک و وەزایف و بەرنامەی حیزبی کە بە هاوکاری و هەماهەنگی و اتفاق لەگەڵ ڕەهبەری حیزبی دموکراتی کوردستان لەسەری ساغ بووینەتەوە و لۆژنەیەک ئەرکدار کراون بۆ ئەوەی کە پرسی ئەعلامی یەکگرتنەوەی دموکراتەکان لە چوارچەوەی ڕێڕسمێکی شکۆدار بە حزوری بەرپرسانی یەکەمی حیزبەکەمان و دۆستانی حیزبی دموکراتی کوردستان و حیزبی دموکراتی کوردستانی ئێران و بەگشتی ئەندامان و کادر و پێشمەرگە و دۆستانی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتە بەشداری بکەن ئەو بابەتە
ڕسانەی بکەین و بە شێوەی فەرمی ئاعلامی بکەین. کاک محەممەد نەزیف وەک ئاگادارین خۆ دەزانی کە نزیکین لە ساڵوەگەڕی با بڵێن دامەزراندنی حزبی دموکراتی کوردستانی هەم ئێران هەم با بڵێن حەدەکیش پێدەچێت کە با بڵێن بەم زوانە بە شێوەیەکی فەرمی تەنانەت جەژنەکانتان تێکەڵ بکرێنەوە و پێکەوە ئەو بۆنەیە با بڵێن بە تێکەڵاوی ببەنە ڕێوە؟ ئێمە بەپێی زەمانبەندیەکە کردومانە مەراسمی ئەعلامی یەکگرتنەوەی دموکراتەکان لە کات و ساتی خۆیان ڕائگەیەندرێ ئەوەی کە پەیوەندی بە ساڵڤەگەری دامەزراندنی حیزبی دموکراتی کوردستانی ئێران یا بڵێن حیزبی دموکراتەوە هەیە ئەو ساڵ بەپێی کۆمەڵێک ڕێوشوێن کە هەیئەتی هاوبەشمان دیاری کردووە مەراسمەکان لە دەرەوە لە نێوخۆی وڵات و لە هەرێمی کوردستان بەڕێوە ئەچێت نەفەسی بەڕێوەبردننی ڕێوڕسمەکان و ساڵڤەگەری دامەزرانی حیزبی دموکرات ڕاست ئەو نەفەسەی یەکگرتنەوەی دموکراتەکانی پێوە دیارە تاکیدە لەسەر هاوخەباتی پێکەوە تاکیدە لە یەکسەنگەربوونە تاکیدە لە مەبارزە دژ ڕژیمی کۆماری ئیسلامی تاوەدی هێنانی ئامانجەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها تحققی دموکراسی لە ئێران و پێکێنانی نظامێکی دموکراتیک و فدرال و هەروەها هاوخەباتیە لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات و هەروەها تەنزیمی ڕەوابط و زیاتر گرنگیدان بە هاوخەباتی لەگەڵ بەشەکانی دیکەی کوردستان و حمایەتی سیاسی لە دەستکەوتە سیاسیەکانیانە. بۆیە لەو پەیوەندیەدا ساڵڤەگەری دامەزراندنی حیزب ڕاست نەفەسی یەکگرتنەوە یا نەفەسی یەکێتی و یەکڕێزی دموکراتەکانی پێوە دیارە. ئینشاڵڵا لە داهاتووێکی نزیکە ئەو پروسەیە تەواوی خۆناغەکانی خۆی تێئەپەڕێنێ بەو پێیەکە ئاماژەم پێکرد بە شێوەی فەرمی ڕائەگەێنرێ و حیزبی دموکراتی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستان پێکەوە لە ڕێوڕسمێکی هاوبەشدا ئەعلامی پرسی یەکگرتنەوە دەکەن. کاک محەممەد نەزیف بەڕێز مستەفا هیجری لەم دوایانەدا ڕایگەیاندە بوو کە دەبێت بە یەکگرتنەوە قەرەبووی قۆناغی دابڕان بکرێتەوە. پێت وایە یەکگرتنەوە ئەو کارتێکردنەی هەبێ کە بتوانێت ڕابردوو بۆشاییەکان قەرەبوو بکاتەوە؟ ئەوەی بەڕێز کاک مستەفا هیجری ئیشارەی پێفەرمووە دەقیقەن شتێکی منتەقیە وایە. ئێمە لە ماوەی لە یەکدابڕانمان بەشێک لە هێز و وزەی هەرکەممان لە ڕاستیە بە بەرخوردی مەسایلی ڕێکخراوەی بە یەکترەوە مەشغوڵ بووە. ئێستا هەموو ئەو هێز و وزەیە کە ئەگەڕێتەوە بۆ حیزبی دموکرات هەر هەمووی و هەموو ئەو پوتانسیلە لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی ئابێ و مەبارزە لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. بۆیە ئەوەی کاک مستەفا هیجری ئاماژەی پێفەرمووە تەبیعەتی سیاسی حیزبەکە خوازێ وابێ و تێکۆشەرانی دموکراتیش بە ئەزمموی سیاسی و بە هەموو ئەو فەراز و فرودانەی کە لە عەرسەی سیاسیە لەگەڵی ڕوبەڕووبوون تەبیعەتەن دەبێت ئیلهامگیر بێ لە ئەو ئەزمونانە و لە چوارچێوەی یەکگوتاریە و لە مەیدانی کردەیە قباتگێرانی دموکراتی دەبێ هەموو هێز و تواناکانیان لە جهەتی مەبارزە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە بێ. کاک محەممەد نەزیف پێم وابێ ئەگەر هەڵە نەبم یەکەم جار هەوڵی یەکگرتنەوەی دموکراتەکان لە ساڵی 2012دا لەلایەن کۆنسۆڵی ئەو کاتی فەڕەنسەوە لە هەولێر هەنگاوی بۆ هەڵگیرا بوو. ئایا ئەم جارەش لایەنێکی دەرەکی نێوەنگیری ئەو یەکگرتنەوەی کردووە یان تەنها لەلایەن خودی حیزبەکانەوە هەوڵی بۆ درراوە؟ ئەوەی کە ئەو دابڕانە لە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە هەروەک ئاماژەت پێفەرموو لە 2006 ڕوویدا هەم حیزب و لایەنە سیاسیەکانی بەشەکانی کوردستان هەم دۆستانی ئوروپاییمان و هەم تێکۆشەرانی کورد لە دەرەوەی وڵات و هەموو ئەو کەسانەی کە بە پەرۆش بوون وە گەشەکردنی بزوتنەوەی نیشتمانی کورد لە ڕۆژهەڵاتە
ئەو لە یەکدا بڕانیان پێ ناخۆش بوو و هەر کامیان لە ئاستی خۆیانەوە پەیوەندیان بە ڕەهبەری هەردوو لامانەوە گرتووە کە هەوڵ بدەین مەسئلەی یەکگرتنەوەی دموکراتەکان ببێتەوە بە ئەمری واقع. لەو پەیوەندیەدا دۆستانی فەرانسەیمان سەرکردایەتی سیاسی کورد لە هەرێمی کوردستان و هەروەها تێکۆشەرانی کورد لە بەشەکانی دیکەی کوردستان، مامۆسایانی زانکۆ، هونەرمەندان، نووسەران، کەسایەتی ئەکادیمیەکان، هەموو ئەوانە سەردانیان کردوین، داوایان لێ کردوین و لە هەموو گرنگتر خەڵکی خەباتیەری کوردستان و تێکۆشەرانی کورد لە نێوخۆی وڵات بوون. کاک محەممەد نەزیف، ئایا ئەمە با بڵێن حزبەکانی باشووریشی گرتووەتەوە کە داوایان لێ کردوون بۆ ئەم یەکگرتنەوەیە؟ بەڵە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و هەموو ئەوانەی کە ئۆگری یەکێتی و یەکریزی بزوتنەوەی کورد بوون داوایان لێ کردوین، فاکتری تەسری حرکەتی یەکگرتنەوە بوون. ئێمە لەگەڵ سپاس و پێزانینمان بۆ هەموو ئەو دەنگانە، بۆ هەموو ئەو هەڵویستانە و بۆ هەموو ئەو داوایانە بە پیری داواکەیان و هاتوین و ڕەهبەری و لای دموکرات بە ئەحساسی مەسئولیەتەوە پێشوازی لە ئەو داوایە کردووە و ئەو پرۆسەیە بەڵێ سوپاسم بۆ ئامادەبوونەکەتان. محەممەد نەزیف قادری، جێگری دووهەمی لە پسراوی گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێرانمان لەگەڵ بوو. سپاس بۆ ئێوەش و لە ئەنقەرەیە بەکارانین ئامادەین هشبر زێدە دەبە و لە گۆڕ دانەیەن وەخفە ئالیکاریە مرۆڤی لە تورکیە زێدەتری 10 میلیۆن کەس وان مادەیان بەکارتینن. پەیامنێرێ مە لە ئەنقەرەیە ئاگاهین بێتر هەنە. لەبەر رەوشە خزانی ماڵباتی و جوواکی لە ئەنقەرێ بەکارانینا بوژێنên نارکۆتیک هەرکو دچە زێدە دەبێ. لە تێواهیە ئەنقەرێ هەری زێدە بەکارانین و فرۆتنا بوژێنên نارکۆتیک لە تاخە ئالتنداغê li deverên ئیسمەت پاشا یێنی دۆغان چینچین و مامەکەیە. li gorî daneyên Weqfa Alîkariya Mirovî li tevahiya Tirkiye ser 10 milyonî kes van bûjenên narkotîk bikartînin ango tiryakin. Yên ku dibin tiryak, eroîn, afyon an jî hebên narkotîk bikartînin û pirê wan jî temenê wan di navbera 15 û 24 salan dane. Dilek Kerêşî yek ji van kesan e, ew piştîkî bûye bûjenê tiryakê êdî xwe nikarbûye rizgar bike. Ji bo peydakirina vê jî ketiye reyên xirab. 12 yaşında evlendim. Ez 12 sal bûm demê min jiyana hevjînî bi pêk anî. Min 3 zarok hene lê hevjînê min her cûrê tundiyê bi serê min anî. Min nezanîbû tiryak çi ye. Piştî van geşedanan, cîrana min ez fêr kirim. Ez niha nikarim xwe jê rizgar bikim. Ji bo peydakirina maddeyên hojbir, ez gelek caran bi rêyên xirab para qezanc dikim. Gelek xorç jî hînî bûjenên narkotik bûne û xwe nikarin rizgar bikin. Ahmet Akdoğan jî yek ji van e. Ew him bi xwe tiryake û him jî demekê firotin kiriye û paşê jî ketiye girtîgehê. Lê ana dixwaze ku xwe ji vî rizgar bike. İşte babam vefat ettikten sonra Piştî ku bavê min mir ez bi tena serê xwe mam kes tu nebû rê ji min re nîşan bide. Di zarokatiya xwe de min jî bûjenên narkotîk bikar anî. Demek jî min firot. Ji ber wê ez ketim zîndanê. Lê ana ez dixwazim ji wê rizgar bim û ji bo wê jî ez alîkariyê dixwazim. Nûmunekî din jî Mustafa Aydin e. Ew bi xwe alkolîk e. Dema dest bi vexwarina alkolê dike, xêzana wî jî ji wî dest berdide û ew jî êdî xwe nikare ku ji vexwarina alkolê rizgar bike. 21 senedir Ji 20 salî zêdetir e ku ez alkohol vedixwim. Diçim meyxanê, gazînoyê û pir caran jî li kolanan. Pêtir jî alkoholê qaçax vedixwim. Çavê min nabîne, guhê min giran bûne. Nikarim biçim dextor. Ji ber vê jina min jî ji min dûr ket. û wê pitir ez xistim nav vê aloziyê. Dema pandemiyê dest pê kir di jiyana civakê de jî cudatiyek çêbû. Li gorî hin lêkolînan tê diyarkirin ku di dema pandemiyê de bikaranîn û firotina bûjenên narkotîk hîç daneketiye bêtir zêde bûye. Eyüp Demir, Dengê Amerîka, Enkere. Belê bîner hêjav ve vê raportê em digin dawiya Kurd Connection îro em hêvîne tiştê ku me pêşkêşkirî bi dilê we bûn hûn dikarin madeyên wê li ser malperên kurmancî û sonê dengê Amerîka bişopînin. Ta careke din bimînin xêr û xweşiyê de.
هەر شاد و بەختەوەر بن.